هلا كريم. السلام عليكم وكاتتان باش عفو بکەن ناتانم بە دەنگێکی بەرز یان دەنگم دەرخەم دەبیها زۆر بە نەرمی قسەی بکەم لەبەرەوەی قۆرگم وێران نا وێران ئەوها یعنی زۆر وێرانە کاکە سپلیتم گۆڕی بووە من 2 ساڵە سپلیتەشی بەکارێنمەوە سار نەبووە سپلیتم گۆڕیە ئیتر کردممە بەخوا 22 شم کردمەوە 22 بەس هەر زۆر سارد بوو ئیتر وێرانی کردیمە دەرزیش زارێ ناتام لە خۆم دەم ناتانم حەبی بخۆم لەبەرەوەی بە ڕۆژیمە عین دەشتێ بە دەرزیش دەشتێ هەتا ئێوارێ ئیتر قۆرگم وێرانە دوعای خێرم لۆ بکەن ئینشاڵڵا باش دەبم وەبی قسەتان لە خۆ بکەمەوە وەبی مەوزوعەکانی عەلی کۆمیدیتان پێ بڵێم ڤای وەڵڵا زراوم چوو بیدایەتەکە بخیندەوە زراوم چووم دخوایە چم کردیە بەس وەڵای حەقتە وەڵایی وایە ئەم زۆر داوا لێ بردن داوا لێ بردن نەکەم حەستان لێ بوو ئەو هابام حەستان لێ بوو بەڵام بەدەخەوە لە بیرمە خۆم دەبەستنەوە بە قورئان سایە لە پێشم ڕاوەستا بەس لە پێش دەکەی ڕاوەستا بووم دوێە خۆم نەبەستابەوە پاش لێکۆڵینەوەیەکی زۆر کە بۆمان دەرکەت کە سەرنامەیەکم لە بۆ هات کە دەڵێن بە دەرزی ناشتێ ئەمنیش بڕیارمدا بچم دەرزی بەکاربین و دەرزی لێدەم لەبەرە بەجددی وەزع نیەم تێدامە چاوەکەم لە سەقسەین بوو گوتان دەرزی ڕۆژی ناشتێنی لە سەقسەین ڕۆحان دوو دەرزیم لێدا ئیشاڵە نەشکایە ئەوەی دەرێ دەشتێ ئیشاڵە نەشکایە وەڵای کاکە نەخۆشم نەخۆشم یعنی دەرزی لێ نەدەمەی چ بکەم ئێوە نییە ئەجەم نیەک عادەتمێ ئێستا شاهۆی براشم وایە مەسەلەن لە بۆ نەخۆشی خۆمان ناکەوێنین تەبعاان باشترین شتیشە ها خۆت نەکەوێنی خۆت بکەوێنی زیاتر ئیتر تونتر دەبیتن نەخۆشیەکە لێت کاکە هەندە جار مەسەلەن لە خەڵکی دەبینم کاکە پەسیویتی ڕاغارداتە خەستەخانەیە گورەکەوەکەوا نابی جاوەکەم تۆزە قەلبی تێک دەچی غارداتە خەستەخانەی واز بینە کاکە دوو تۆزێک تۆند بە تۆند بە وەڵی تەمەنم 29 ساڵە 2000 کانونەم لە دەستی کردیە 29 ساڵم 2000 کانونەم لە دەست کردی ئەویش دوو عەمەلیاتم کردیە لە هەردوو عەمەلیاتی من کانونەم لە دەستی کردیە حەیز نازام یعنی هەز دەکەم ئەو شتانە ببەستم و ئیتر مغەزی و نازام ئەو شتانە ڕاست دەمکەوێنی یعنی بێهێزم دەکاتن جسمم بێهێز دەکات وەڵای وەزعم زۆر خراپە ئێستا قۆرگم وێرانە ئیتر نازم تام لێ هەز دەکەم بەڵام خۆم ناکەوێنم نا تاوە چوم دوو دەرزیم لێدا باش دەبم ئینشاڵڵا تاوەکەم بەهێز بن بەهێز بەقوەت بن خۆتان مەکەوێنن ئۆکەی لەوانەیە باش بی مغەزیە ئەو شتەیە بەڵام ئەمن زۆر جاریش وە بتخۆ وەستا هەڵمەت ئای بژی عەلەیکە سەلام وەڕەحمەتوڵڵا وەستا هەڵمەت دەزە برێچە برێچە جارە با دۆقەچ بکەین تەمان نەخۆش کەتیمە هەتای تو بوو ئەرە وەڵڵا بیست سەرمان بووە کاکەوە سپلیتت لە بۆ وەستان وەڵڵی نازدار بوو وەڵڵی سپلیت بوو ئەرێ بە قورئان قوربانتم مەمنونم چاوەکەم شەماڵ هەدیەک کوێرا من دەبگرە چاوەڕێ بانجینێتر نییە خریچێن و عیشانە دەبین شەماڵیش شوکە ئارێ وەڵڵا حەمە ئەمنا ئەمنا وبخذ زعيم
تاڵە زۆراوە لەسەرەوەی تاڵەکە لە ژێر باڵی دانێ مۆبایلەکەی بردم بۆی سناپی نەکەن ئەو مەزیدیتە ئەو دۆڕە ئەوتە ڕێک دەقەدەت ئەوە بم کە ئەدمین نابی مۆبایلەکە لێ ئەوچی عیبە لە سلێمانی دۆڕا و لە باریداننا باشە ئێستا وعدتان دای عیبە دۆشمەیە ئەرێ وەڵە وعدتان دای عیبە عیبە شەماڵ كم ولا بسنابا لۆ وقت دعوات أنا دعوتمان دەکە دعوتمان دەکە زۆر خراپ زۆر داوای لێبوردن دەکەم کە هیچم پۆز نەکردیا وازم زۆر خراپە بەس بەخوای نەیانم بکەوم چاوتە ماز دەکەم هەتان بۆم لە پشتبی بە حەیاتی ناکەم تاوەکەم نامەم زۆر لە واتیە ئینشاڵڵا سەلامەت دەبین خۆشم دەوێ خۆشم دەوێ هەمومان یەک عایلەیە یەک عایلە برادەر بەجەرێک چاوەکەم